دوای 7 ساڵ لە چاوەڕوانی و 43 جار هاتنە سەر شەقام، جارێکی تر سێ یەکەمەکانی زانکۆکانی کوردستان بە دەنگێکی ماندوو بەڵام پڕ لە هیوە داواکاریەکانیان دەهێنەوە بەردەم بەرپرسان. ئەوانەی کە دەبوو لە ڕیزی پێشەوەی خزمەتکردن با وڵاتەکەیان بن، ئێستا لە گۆشەیەکی فرامۆشیدا چیرۆکی بەدیهاتنی خەونەکانیان لە نێوان بەڵێنی بەرپرسان و جێبەجێنەکردنی یاساداون بووە. بە پێی یاسا بێدا بمەزرێتەوە یەکسەر، بەس یعنی ئەوەیە قەیران و نازانم ئەو شتانە بەسەر هەرێمی کوردستانە هات ڕاستی ئەمەش چاوەڕێمان کرد، بەس یعنی تاقی ئەوە قەیران نەما، یعنی هەموو چینەکان دامەزران، معقول یعنی سەیەکەمەکان لە پێشینن کەچی دواکەوتون لە هەموو یعنی بەشەکان دواکەوتن. بەڵێ من دەرچووی بەشی پەیوەندی گەشتەکانم لە پەیمانگای تەکنیکی دوکان بە ئاستی یەکەم لەسەر بەش و بەڵێ بەڵام لە ئێستاە بەداخەوە هیچ کارێکم نییە بیکەم تەنها لە ماڵەوەم. وڵی تەنها داواکاریمان لیان هەیە کە بەدەم داواکەمانەوە بێن، بەڕاستی داوای ماف و حەقی خۆمانەکەین، هیچ شتێکی نایاساییمان داوا نەکردووە. کەیسی ئەم دەرچوانە پشت ئەسوورە بە یاسای ژمارە 67 ساڵی 2017 کە مافی دامەزراندنیان بۆ مسۆگەر دەکات. وەکو خۆیان دەڵێن سەرڕای ئەوەی سەرۆکی ماوە بەسەرچووی هەرێم واژۆی لەسەر فەرمانی دامەزراندنیان کردووە، بەڵام نەبووتە هەنگاوێکی کردەیی. ئێمەی چینی سیەکەمەکان 7 ساڵە چاوەڕێ حکوومەتی خۆمانین بەرگەی قەیرانەکانمان گر، ئێستاش وەک دەبینین ئیمزای سەرۆکی حکوومەت هەیە تەنها دوای ئیمزای جێبەجێکردنی ماوە کە پێویستە بە زووترین کات بیکات. ئێمە نزیکەی 43 جار خۆپیشاندانمان کردووە لە هەموو شار و شارۆچکەکان، لێ ناگەڕین مافی یاساییمان تێکەڵ بە سیاست بکرێت تا دەگەین بە مافی خۆمان کە دامەزرانە بە شێوەی هەمیشەیی و لە ژێر ڕۆشنایی یاسای ژمارە 67 ساڵی 2017 و بڕگەی مادەی موازنەی ژمارە 14000 و یاسای ژمارە 10 ساڵی 2008 و مادەی 25 لە یاسای وەزارەتی خوێندنی باڵای هەرێم هەموو سیەکەمەکانی خۆی دامەزراندووەتەوە، تەنها هەرێم ماوەکە لە دوا کۆبوونەوەی هەردوو ئەنجومەنی ڕاژە پیان وتوین دامەزرانتان لەسەر هەرێمی کوردستانە. کەیسی ئێمە ڕوون و بێگرەیە حکوومەت دەتوانێت فەرمانی جێبەجێکردنی دامەزرانمان دەربکات و میلاکاتیی ڕێک بخە هەتاکەی کەیسی سەیەکەمەکان ئالۆز بکرێت کە هەموو ڕێکارە پێویستەکانی دامەزرانمان بڕیوە، تەنها قەراری جێبەجێکردن ماوە. چیرۆکی سەیەکەمەکان تەنها باز لە دامەزراندنی چەند کەسێک ناکات، بەڵکو ئاوێتەیە بۆ نیشاندانی ئەو بۆشاییەی لە نێوان دەرکردنی یاسا و ئیرادەی جێبەجێکردنیدا هەیە. ئەوان ژمارەیان لە تەواوی کوردستان نزیکە لە 10,000 کەس، ساڵ لە دوای ساڵیش ژمارەیان زیاتر و زیاتر دەبێت بێ ئەوەی بە مافی خۆیان بکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.